بەنای خۆم و هەموو ئەم دایکانە سپاسی ئەم ڕێکخراواکەم کە هەستاون بەم یارمەتیە گەورەی ئێمە لەم زروفەیە لەم نەهامەتی و لەم ژیانە قورسەیە کە یارمەتی ئێمەیان بەبێ بەرامبەر بەبێ ئەوەی بزانن ئێمە کێن بەبێ ئەوەی ئێمە بناسن بەبێ ئەوەی ئێمە چاکەیەکمان هەبێ بۆ ئێوە یارمەتی ئێمە ئەیان ئێمە سپاستانەکەین و خوا لەتان ڕازی بێ دوعاکەین و دەست بە پاڕانەوەی لەو خوایە کە سەرکەوتوتان کە لەم دەنگانەشە بەڕاستی حەز دەکەم سەرکەون بە دڵ و بە یەقین ئەم قسەیەتان بۆکەم لەگەڵتانین هەموو کاتێک. دیارە ئێمە ئەمڕۆ نووسنگی بەخشین لە شارۆچکەیەکی هەڵسەنگ بە دابشکردنی موچەی مانگی چواری نازداران و بێباوکان. دیارە موچەیە بەردەوامە لەوەتی بەخشین دامەزراوەیەکی لە پرۆژەکانی بریتیە بۆ لە سەرپرشتیکردن و پێدانی موچە بە هاتیوان لە پاڵ ئەو هەموو پرۆژە و چالەکانی ترکەوە بەڕای بەخشین ئەیکا سوپاس بۆخوای گەورە. ئێمە دیارە موچەیەکە ئەدەین بە منداڵە هاتیوانە سوپاس بۆخوایەکە لەو چالێکی گەورانیکەوە بەخشین ئەنجامی ئەدات. دیارە بناڵی بێ باوکیش خۆتان دەزانن کە باوکیان نەماوە پێویستی بەوەیەکە هاوکاری بکرێت سەرپەرشتی بکرێت. سوپاس بۆخۆیمەکو بەڕای بەخشین توانیمانە ئەو ئەکە گەورەیە جێبەجێ بکەین. بەڕاستی ئەم بێ باوکانە ئازیزترین کەسیان خۆشەویستترین کەسیان پێشکەش بە خاکە و نیشتیمانە کردو بۆیە ئەسڵ ئەوەیە کەوا پێویستە خزمەت بکرێن پێویستە چاودێری بکرێن پێویستە حکومەت ئاورێکی جدیان لێداتەوە بەڵام نەکەر ئاوری لێ ناودێنێتەوە بەڵکو واسا بە برینی قوتی ماڵ و مناڵیان